ئەندام کۆنگرەی خۆی لە شاری سلێمانی گرێدا وە ژمارەیە گۆڕانکاری لە پەیڕەوی نێوخۆی حزب ئەنجام درا. هەروەها لەم کۆنگرەیەدا وێ ڕایدا کۆچیکردن لەلایەن مامۆستا عەلی باپیر کە کەسێکی دیکە خۆی کاندید بکات بۆ کەسی یەکەمی حزب، بەڵام نەوەک بە زۆرینەی دەنجی ئەندامانی کۆنگرە، بەڵکو بە تێک ڕای دەنجی ئەندامانی کۆنگرە مامۆستا عەلی باپیر بە کەسی یەکەمی کۆمەڵ هەڵبژێردرایەوە. بۆ ئەم مەبەستە ئەم کۆنگرەیەمان ئەنجامدا تا هەموو لە ئاگاداری گۆڕانکاریەکان ببن و چ پرسیارێشتان هەیە لەو چوارچێوەیەدا دەتوانن ئاراستەی جەنابی مامۆستای بکەن. فەرموو جەنابی مامۆستا. همو لاك بخير بين بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. برزان يمال هجدو نوزدي أمانجا كونغري شوارمي كومالي إسلامي من بەست بێگومان هەر کۆنگرەیەک کە دەبەسترێ لەلایەن هەر حیزب و ڕێکخراوێکەوە هەمیشە کۆنگرە و کۆبوونەوەکان و کۆنفراس وێستگەیەکن کە ئەو کۆمەڵە ئەو خەڵکە تەماشای ڕابردووی خۆیان بکەنەوە، هەر هەڵە و پەڵە و کرچ و کاڵیەکیان هەبێت چارەسەری بکەن و سەرنج بدەنە داهاتووش هەر نەخشە و بەرنامەیەک پێویست بێ، هەر هەنگاوێک پێویست بێ بۆ داهاتوو بۆ بەرەو پێشچوون و گەشەکردن بەڕاوێژی هەموو لایەکیان بینێن. ئێمەم کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی پێشوو و کۆمەڵی دادگەری ئێستا ساڵێک بەسەر وادەی بەستنی داتێپەڕی بوو، ئەویش بە هۆی بارودۆخی ناجێگیری لە ڕووی تەندروستیەوە لە هەرێمی کوردستان و ناوچەکەشدا. دواوە کە بۆمان دەرکەوت کە ئەگەر کۆنگرە ببەستین و ئەندامانی کۆنگرە کۆ ببنەوە ئومێد وایە کە لە زیانی تەندروستی دوور بن کۆنگرەکەمان گرێدا. ئەم کۆنگرەی چوارەمە بە سێ قۆناغ بەسترا. قۆناغی یەکەم کۆبوونەوە گشتیەکان بوون کە نزیکەی 8,000 لە ئەندامانی کۆمەڵ تێیدا بەشدار بوون. دوایی کۆنفرانسە ناوچەیەکان بوون بە مەبەستی هەڵبژاردننی بەرپرسانی مەڵبەندەکان. ئێمە 12 مەڵبەندمان هەیە، 11 لە نێو هەرێمی کوردستانەوەکەیکیشان لە هەندەران، و قۆناغی سێمیش بریتی بوو لە گرێدانی کۆنگرە لەو دوو ڕۆژەدا کە باسمان کردن. بێگومان ئێمە وەکو کۆمەڵ هەمیشە هەوڵمانداوە کە بە چاوی ڕەخنە لە خۆگرتن و تەماشای خۆکردن بەوە کە ئێمە کۆمەڵێک مرۆڤین دەگونجێ هەڵە و کەم و کوڕیمان هەبێ، کرچ و کاڵیمان هەبێ، بەو چاوە تەماشای خۆمانمان کردو هەمیشە. بۆیە لەم کۆنگرێدا زۆر بە ئازادانە، زۆر بە سەربەستانە هەموو ئەندامان لە برایان و خوشکان قسەی خۆیانیان کرد، و ئەوەی کە بە پێویستی دەزانم بێرەدا هەڵوەستەی لە بەردەمدا بکەم بریتی بوو لە بریتێ لەوە کە ئێمە هەمواری پەیڕەوی نێو خۆمان کردەوە. ئەڵبەتە دوای ئەوەی کە کەسی یەکەمی کۆمەڵ هەڵبژێردرا، دوای ئێمە هەمواری پەیڕەوی نێو خۆمان کردەوە. لە نێو پەیڕەوی نێو خۆدا ناو نیشانی کۆمەڵمان گۆڕی لە کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری. هەروەها ناوی کەسی یەکەم گۆڕدرا لە ئەمیرەوە بۆ سەرۆک، بە عەرەبی لە ئەمیرەوە بۆ ڕەئیس. هەروەها ئاڵای کۆمەڵ دیارە ئەوە بینا لەسەر ڕاستپاردنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە حکوومەتی نێوەندی، ئەویش گۆڕانێکی بەسەردادێ بەڵام ڕەنگەکەی وەکو خۆی دەمێنێتەوە. هەروەها لە کۆمەڵێک بڕگەی دیکەدا گۆڕانکاریمان کرد. یەکێک لەوانە ئێمە ڕێژەی بەشداری ئافرەتانمان
لە سەرکردایەتیدا لە ١٠٠ هەڵکشاند بۆ ١٢٠ ئەوەش نیشانەی ئەوەیە کە لە کۆمەڵدا ڕۆژ بە ڕۆژ ئافرەتانی بەتواناترمان تێدا هەڵدەکەون کە شایستەی ئەوانیش ئەرک و کار و بەرپرسیارەتیشان بەشانی برایەکانیان هەڵبگرن. چوار خوشک هاتنە نێو سەرکردایەتی دیارە ئێمە تەنیا برایان بۆ بەرپرسی مەڵبەندەکان دانراون کەواتە لە 22 کەس چوار ئافرەت هاتنە نێو سەرکردایەتی کە بەدەنجی خۆیان هاتن. یەکێک لەوانەی کە بە پێویستی دەدام تیشکێکی بخەمە سەر گۆڕینی ناو نیشانی کۆمەڵ بوو لە کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری کە ئەوە کاردانەوەی جیاوازی بەدوا خۆی داهێنا. دیارە ئەوەی من تێبینیم کردووە زۆربەی خەڵک پێی وا بووکەوە هەنگاوێکە بۆ خۆ تازەکردنەوە و بەرەو پێشچوون و خۆ فراوانکردن کە هەرواش هەر ئەو نیەتەشی لە پشتەوە بۆ بێگومان. ڕەنگە هەندێکیش جۆرێک لە نیگەرانیان بۆ دروست بوو بێ کەمێک، بەڵام بێگومان ئێمە ناونیشانمان کە گۆڕیوە نێوەڕۆکمان لە ڕاستیدا نێوەڕۆک بەو واتایەکە ئێمە کار و کاروانێکی ئیسلامین پابەندین بە ئیسلامەوە و بە قورئان و سونەتەوە. بێگومان نێوەڕۆک وەک خۆیەتی بەڵکو هەوڵ دەدەین ئێمە پابەندیمان بە شەریعەت زیاتر کەین، چ لە بواری بووناسی و تێڕوانین و لە بواری ئیمان و عەقیدە و لە بواری پەرستشەکان و ڕەوشت و ئاکارەکان و هەڵوێستە سیاسیەکان. لێرە شۆ من دەمێ ڕای بگەێنم کە هەندێک کەس وا دەزانێت کە تۆ ئەگەر بتەوێ بکرێەوە بەڕووی کۆمەڵگادا بتەوێ باخەڵی خۆت فەراحتر کەی سێبەری خۆت فراوانتر کەی دەبێت دووری بگری لە ئیسلام. بەڵام بێگومان بە پێچەوانەوە ئەگەر ئێمە لە ئیسلام تێبگەین وەکو ئەو شەریعەتەی کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە، ئێمە هەتا باشتر لە قورئان و لە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە شەریعەت لە هەردووشیان پێکدێ هەتا زیاتر لە شەریعەتی خوا تێبگەین، ئەمجا دەزانی کە ئەو شەریعەتە زیاتر فەرمانمان پێ دەکات بە کرانەوە، بە سەماحەت و تەبایی بە پێکەوە ژیان. هەروەها شەریعەت زیاتر فەرمانمان پێ دەکات بە لە خەندەک و لە سەنگەری مەزڵومان دابوون و وەستان لە بەرامبەری ستەمکاران و قۆرەخکاران و گەندەڵکاراندا. هەروەها شەریعەت فەرمانمان پێ دەکات بە زیاتر خۆڕازانەوە بە ڕەوشت و بەرزە جوانەکان و خۆبژارکردن لە خوو خدە خراپەکان. هەروەها شەریعەت زیاتر فەرمانمان پێ دەکات بە کار ئاسانیکردن بۆ کۆی پێکاتەکانی کۆمەڵگا بە تایبەت ئافرەتان. هەروەها شەریعەت فەرمانمان پێ دەکات بە هەرچی زیاتر کار لەسەر خۆکردن لە ڕووی زانستیەوە لە ڕووی عەقڵ و هۆشەوە. هەموو دواندنەکانی خوای پەروەردگار لە قورئاندا لە 50 شوێن زیاتر خوا دەفەرمێ ئەم قورئانە بەرنامە و کتێبی خوایە، پەیامی خوایە بۆ کەسانێک کە بفامن تێبگەن بیر بکەنەوە. بۆیە من لێرەوە ڕای دەگەێنم کە ئەو گۆڕانکاریەمان کە کردووە لە ناو نیشاندا هەروەها لە ناوی کەسی یەکەمدا بە مەبەستیەوەی کە ئێمە دانەبڕێین لە خەڵک و کۆمەڵگای خۆمان لە ڕابردوودا کە ناوی کۆمەڵی ئیسلامیمان لە خۆمان ناو دیارە هەلومەرجەکەوەی خواستووە. ئێستا هەلومەرج گۆڕاوە. زانایکی پایەبەرزی وەکو ئەلقەرافی کتێبێکی هەیە بە ناوی الإحكام في تمييز الفتاوى من الأحكام وتصرفات القاضي والإمام دەڵێ ئەو فتوا و حکمە شەرعیانەی لەسەر عرف و نەرێتێک بنیادەندرێن هەر کاتێک عرف و با و نەرێتەکە گۆڕا دەبێ ئەو حکمانە بگۆڕێن. ئێمە کاتی خۆی ناوەمان لە خۆمان ناوە هەلومەرجێکی تایبەت بووە. ئێستا هەلومەرجەکە گۆڕاوە ئێمە ناوێکی دیکەمان لە خۆمان ناوە و بێگومان لە ئیسلامدا ناو نیشان جێی سەرنج و جێی عیبرەت نییە بەڵکو نێوەڕۆک جێی عیبرەتە. العبرة بالمحتويات والمضامين وليست بالأسماء والعناوين. ئێمە بەو پاشگەری ئیسلامی کە لامان بردۆ پاشگەری دادگەریمان لە شوێن داناوە
هەر ئەوەمان کردووە کە خوا سبحانه وتعالى لە ئاەتی 25 سوورەتی الحەدیددا دەفەرمێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط خوا دەفەرمێ پێغەمبەرانمان هەموویان بە بەڵگە ڕۆشنەکان و ناردوون کتێب و تەرازوشمان لەگەڵدا بەزاندون تاکو خەڵک بە دادگەری بەڕێوەچن دادگەری لە ڕووی نەتەوەیی دادگەری لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی لە هەموو کایەکاندا هەموو پێغەمبەران عەلەیهیم وسەڵات وسەلام هاتوون دادگەری بچەسپێنن وەکو مامەڵەی مرۆڤەکان لە نێو خۆیاندا و هاتوون خوا بە یەکگرتن بچەسپێنن وەکو مامەڵەی مرۆڤەکان لە خزمەت خوادا وەکو لە ئاەتی 25 سوورەتی الأنبیاءدا خوای متعال دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون لە پێش تۆدا هیچ پێغەمبەرێکمان نەناردووە مەگەر پێمان ڕاگەیاندووە وەحیمان بۆ ناردووە کە جگە لە من هیچ پەرستراوی دیکە نین تەنیا بەندایەتی بۆ من بکەن هەروەها ئێمە ویستمان بەو گۆڕانکاری کە کردمان ترس و سڵەمینەوەی کەسانێکیش بڕەوێنینەوە هەروەها باجدانی بێجێ لە کۆڵ خۆمان بکەینەوە ئەنجا وەکو لە کۆنگرە باسم کرد ئەگەر کەسێک لە ڕووی جوغرافیەوە لە هەرێمی کوردستان ئەولاتر ببینێ لە ڕووی کاتەوە لەم کاتە بەولاوەتر ببینێ بێگومان دەزانێت کە ئێمە هەڵویستێکی و هەنگاوێکی ڕێک و ڕاستمان ناوە چونکە کەسانێکی زۆر هەن ناونیشانی ئیسلامی لیان بۆتە مۆرچێک کە خەڵک وای تێدەگا واتە توندڕەوی واتە پەڕگیری کۆمەڵێک لایەنی ئیسلامی هەن لە هەندێک لە وڵاتانی ئیسلامیدا کە ئەو پاشگرەیان هەیە و هەندێک هەڵوێست و کردەوەیان کردوون کە لە شەریعەتدا جێی نابێتەوە جا ئێمە بۆچی بەهۆی ئەو پاشگرەوە باجی هەڵەی ئەوانە بدەین یاخو بۆچی دۆسیەی خۆمان لەگەڵ دۆسی ئەواندا تێکەڵ کەین هەروەها ئەو گۆڕانکاری کە کردومانە مەبەستمان پێ ئەوە بووە کە ببێتە پردێک بۆ زیاتر لێک نزیک بوونەوە لەگەڵ هەموو پێکاتەکانی کۆمەلگادا هەموو ئەوانەی کە دەیانەوێ دادگەری بچەسپێ لە وڵاتدا زوڵم و ستەم و گەندەڵی نەهێڵدرێ بە ئەوانە هەمویان بێن پێکەوە دەستبارگر و هاوکار بین ئێمە ئەوەی کە نوێژی بە کۆمەڵمان لەگەڵ دەکا ئەوە لە خزمەتین ئەوەی نوێژی بە کۆمەڵمان لەگەڵ ناکا بابێ بە کۆمەڵ بە دەستە جەمعی دادگەری بچەسپێنین زوڵم و ستەم و قۆرخکاری و گەندەڵکاری لابەرین کە بێگومان بە دادگەری وڵات بۆ هەموو لایەک فەراح دەبێ فراوان دەبێ و بە زوڵم ئینسان ماڵی خۆشی لێوە تەنگ دێ وەکو عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێ ڕازی بێ زۆر جوانی گوتووە دەڵێ ومن ضاق به العدل فالجور عليه أضيق هەر کەسێک بە دادگەری سەغڵەت بێ بە زوڵم سەغڵەتتر دەبێ بە تەئکید بە دادگەری سیاسی ئابووری کۆمەڵایەتی بە دادگەری وڵات فەراح دەبێ بەرەکەت دەکەوێتە وڵاتەوە بەڵام بە زوڵم و ستەم و قۆرخکاری و چینایەتی و قڕ و پڕی هەموو کەس وەزعی تێک دەچێ وەخوا سبحانه وتعالى لە قورئاندا زۆر بەڕوونی ڕایگەیاندووە کە زوڵم و ستەم دەبێتە هۆی لە بیخهێنان و لە بیخەڵکەندن و کۆتایی پێهێنانی کۆمەلگایەکان وەکو دەفەرمێ وەکەم قەسەمنا من قەڕیەة كانت ظالمة زۆر ئاوەدانیمان لە بین بردن چونکە خەڵکەکە ستەمکار بوون هەروەها دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون ئێمە ئاوەدانیەکان وڵاتەکان لە بین نابین مەگەر خەڵکەکەیان ستەمکار بێ ومێدمان وایە کە ئەو گۆڕانکاری کە کردومانە دەواازەیەک بێت بۆ زیاتر نزیک بوونەوە لە هەموو لایەنە سیاسیەکان لە کۆی پێکاتەکان بە تایبەت لەو کەسانەی کە چاوەڕێی ئەوەن دادگەری لەم وڵاتەدا زیاتر بچەسپێ و زوڵم و ستەم کۆتایی پێبێ قۆرخکاری و گەندەڵی کۆتایی پێبێ کە بێگومان خوا ئەم وڵاتەی داناوە ئەو بژی و ڕزق و ڕۆزەی تێیدا داناوە بۆ هەمووانی داناوە نەک بۆ چەند کەسێک نەک بۆ چەند ماڵێک نەک بۆ حیزبێک بەڵکو خوا بۆ هەمووان نیعمەتەکانی داناون بۆیە حاڵەتی شەرعی و حاڵەتی منطیقی و لۆژیکی ئەوەیە هەموو هاوڵاتیانی وڵاتێک لە نیعمەت و خێروبێرەکانی ئەو وڵاتەدا بەهرەمەند بن ئەوەش عەدالەتە ئەوە دادگەریە ئەوەیە کە پێویستە هەمومان هەوڵ دەین بۆ چەسپاندنی هەڵبەتە دادگەری وێڕای ڕەهەندی مادی و ئابووری ڕەهەندی معنەویش دەگرێتەوە ڕەهەندی کۆمەڵایەتی ڕەهەندی ئەخلاقی هەموو ڕەهەندەکان دەگرێتەوە بە هیوای ئەوە کە بە هەموو لایەک بتوانین
هەرچی زیاتر دادگەری لە وڵاتی خۆماندا بچەسپێنین کە بێگومان هەمومان لە سایەی و لە سێبەری دادگەریدا بەهرەمەند دەبین، هەمووشمان لە زوڵم و ستەم زەرەرمەندین، بەر لە هەموو کەس ئەوانەی کە ستەم دەکەن لە زوڵمەکەی خۆیان زەرەرمەندن. ئەمە کورتەی و خلاصەی ئەوە بوو کە ویستم ئاراستەی ئەوەی بەڕێزی بکەم. زۆر سپاس. بەنسبەت سەپاندنی سزای 6 ساڵ بەسەر هەر کەسێکدا ئەگەر بە دادگاییکردنێکی عادیلانە بێ و ڕۆشن بێ و ئەو کەسە کە تۆمەتبار کراوە و سزا درراوە بەکردەوە ئەوەی کە پێی تۆمەتبار کراوە کردبێتی و سزایەکەی ئەوە بێ، ئەوە بێگومان کەس گلەی نییە. بەڵام بەپێی زانیاری من نازان بەنسبەت ئەو کەسانەوە، بەڵام بەپێی زانیاری من بەداخەوە لەم وڵاتەدا هەندێک لە ئەندامەکانی خۆمان وابوون کە دوای چەند ساڵ جیرانی بەناحەق هاتوونە دەر بۆ منیان جێڕاوەتەوە کە هەبووە بە زۆری اعترافیان پێکردووە بە هەڕەشە لێکردن و هەبووە گەیاندویانەتە ئاقاری مردن. ئەمجا گوتوێتی کاکە چیتان لێم دەوێت گوتوانە ئەومان بۆ ئیمزاکە، گوتوێتی کاکە هەرچی بێن ئیمزای دەکەم. ئەوە بە تەئکید بە پێی شەریعەت و بە پێی عەقڵ و مەنتیق و پێی یاسا نێودەوڵەتیەکان ئیعتراف و پێلێنانێک بە زۆر وەرگیرابێکی اعتیباری پێ ناکرێت. جا ئەگەر ئەو دادگاییکردنە بینا لەسەر وەکو بیستومە بینا لەسەر اعتراف و دان پێداهێنانی بە زۆر بێ، بێگومانی هیچ اعتیباری نییە. و من پێم وایە ئەوەی پاکە بێ باکە بۆ حرمەت و اعتیباری ئەم قوارە سیاسی ئێمە بەدەسەڵاتی دادوەریەوە و بە پەرلەمانیش و بە حکوومەتیشیە وا باشترە کەسێک خەتایەک دەکا هەڵەیەک دەکا بهێندرێ خۆی پێ لە هەڵەکەی خۆی بنێ و ڕێگەی بدەن خۆی قسە بکە و پارێزەری هەبێ، بەڵام کەسێک کە ئەسڵە نەزانی چی لێ هاتووە و دوایی 101 ئیشکال و پرسیار لەسەر چۆنیەتی حکمدانەکەی هەبێ، بێگومان ئەم حرمەت و اعتیباری ئەم قوارە سیاسی ئێمە زیاتر دەکەوێتە ژێر نیشانەی پرسیار و ئێمە هەموو لایەکیش دەبێت دڵسۆز بین بۆ خۆمان و بۆ قوارەکەمان. هەرچی زیاتر نیشانەی پرسیاری لێ دوورخەینەوە، هەرچی زیاتر عیب و عاری لێ دوورخەینەوە. بەنسبەت ئەوەی بەغدا ئەوەی حاڵی بووم گوتت بۆچی ناگەنە ئەنجام؟ بەڵێ ڕاستە. من پێم وایە نەگەیشتنە ئەنجامەکە و ئەوە کە کەسی یەکەم نانێرن دیارە ڕاستە. من کاتی خۆی 4 ساڵم لێوە گوزەران، ئێمە زۆر جار لە ئەنجومەی نوێنەران وەکو کوردەکان کە لەوێ بووین، من ناچار دەبووم لەوێوە قسە بکەمەوە لەگەڵ جەنابی مام جەلال، لەگەڵ جەنابی کاک مەسعود، لەگەڵ جەنابی کاک نوشیروان، ئەو هاوڵانتان کە لێرەن، ئەو نوێنەرانتان کە لێرەن، یانی شتەکەیان بۆ یەکلایی نابێتەوە. بێگومان وا باشترە بە تایبەتی ئێستا بۆ مفاوەزات و بۆ چارەسەری کێشەکە کە گەیشتۆتە کۆتایی، بێگومان دەبێت چێ بەهێزترە و چێ یەکلاییکردنەوەی بڕیارەکەی بەدەستە ئەو دەبێتچێت. ئەگەر نا پێچەوانەی عەقڵ و لۆژیکە کە تۆ کەسێک بنێرێ دەست بەسراو بێ و هەموو جارێ ناچار بێت تەلەفۆن بکات داخواست چی بکاو چی بڵێ. من مستەفا لە دامەزراوەی میدیای خەندانەوە. سەرەتا پیرۆزبایتان لێ دەکەم و پرسیارەکەی من بۆ دەست پێ دەکات دەوترێت لە کۆنفرانسی مەڵبەندەکان عەفوەن لە کۆنفرانسی مەڵبەندەکانی ئیسلامی بە زۆرینەی دەنگ ناڕازی بوونە لەسەر بابەتی گۆڕانی پاشگری ئیسلامی، بەڵام دواتر لە کۆنگرەکە بڕیار درا کە گۆڕدرا. پرسیاری دووەمم
زۆرینەی ئەندامان ناڕازین لە بڕیارەکانی کۆنفرانسی چوارەم ئێوە بەڕێستان پەیامتان چێ بووە سپاس بەنسبەت وەکە لە کۆنفرانسە ناوچەیەکان دەنجی نەهێناوە ڕاستە بەڵام بەندە ئەو بیرۆکەیم هەبوو نەک ئێستاش لە کۆنگرەی پێشوشدا هەر هەم بوو بەڵام کۆنگرەی پێشوو هەندێشتمان خستە دەنگەوە نەک ناوی گۆڕینی ناو و نیشانی حیزب بەڵکو کەسی یەکەم و هەندێشتی دیکەمان خستە دەنگەوە دەنجی نەهێنا و من ئەم جارە لەم کۆنگرەی چواردا گوتم لە یادتانە هەندێشتم پێشنیار کرد دەنجی نەهێنا خۆشم زویر نەکرد گوتیان بەڵێ ڕاستە لە کۆنفرانسەکاندا دەنجی نەهێنا بەڵام من ئەو بیرۆکەیم هەبوو دەشیانزانی و من لە کۆنفرانسەکاندا گوتم کۆنفرانسەکان بە شێوە ئاسایی خۆیان چکە بۆ هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەند بوو و بۆ تاوتوێکردنی پەیڕەوی نێوخۆش بوو بەڵام من بەسەرکردایەتیم گوت من وەکو ئەندامێکی کۆنگرە هەرچەندە و کاتە پێشنیارەکەم کرد وەکو سەرۆکی کۆمەڵیش کردم بەڵام وەکو ئەندامێکی کۆنگرە حەقی خۆمە منیش پێشنیارێکم هەیە دەیکەم ئیدی کە پێشنیارەکەم کرد دیارە زۆربەی هەرە زۆری ئەوە ڕاست نییە کە دەڵێن بەڵکو 553 کەس 555 کەس لەوانەی کە لە هۆڵەکەدا بوون کە ڕەنگە دەوری 750 کەسێک بوو چوە 123 کەس بێتەوە یادم معارض بوون بەڵام 553 کەس ڕایان لەگەڵدا بوو و ئەوەش کە گوتراوە زۆر بە پیان ناخۆشە نەخێوان نییە بەڵێ هەندێک زۆرێک لە نیگەرانیان هەیە زۆرێک لە هەستیاریان هەیە ئەوە شتێکی منطیقیە شتێکی چاوەڕوان کراوە هەر گۆڕانکاریە کە دەبێ هەندێک ڕەنگە پیان باش نەبێ و ئەمە هەڵوێستی ئەوانیشمان بە ڕێز و حرمەتەوە وەرگرتووە ئەوانیش هەر براو خوشتی خۆمانن دڵسۆزن بەڵام میکانیزمی یەکلاییکردنەوەی بڕیارەکان لای ئێمە بە زۆرینە و کەمینەیە زۆرینە ڕایان لەگەڵدا بە زۆرینەی ئەندامانی کۆنگرە کە ئەندامانی کۆنگرە لە کۆنفرانسەکانیشەوە هاتوون و لە کۆنگرەشدا هەموو بەرپرسیارەتەکان سفر دەبنەوە هەموو ئاستەکان سفر دەبنەوە بۆیە کاتێک کە پێشنیارێک باز دەکرێت لەبارەی هەر شتێکەوە پێشنیارەکە قبول دەکرد لایەن زۆرینەوە ئەوە شوێنی خۆی دەگرێت زۆر سپاس بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری من ڕەنجە زەمان لە تۆڕی میدیای ڕوودا و ئەو دەرفەتەدا قۆزمەوە ئەگەر پرسیار لەسەوەی بکەم بەم دوایانە پێشکەوتنێکی باش لە پەیوەندی نێوان کۆمەڵی دادگەری و یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو بازەوە دەکرێت کە هەوڵ هەیە بۆ پێکەێنانی هاوپەیمانەتی بۆ هەڵبژاردنین داهاتووی عێراق لە بینی لە نێوان هەردوو لایەن ئەم هەوڵانە بە شوێ گەیشتون و لەوێشەوە بۆ دروستکردنی هاوپەیمانی لەگەڵ چەند لایەنێکی عێراقی بە تایبەتی چەند لایەنێکی شیعە پرسیاری دووەمم ئەوەیە بازەوە دەکرێت ئەگەر ئەمە نەبێ بازەوە دەکرێت کە ئەو هاوپەیمانەی کە لە ماوەی نزیکی ڕابردوو لە بەغدا پێکێنرا هاوپەیمانی هیوا بە هەمان شێوە درێژەی پێ بدرێت بۆ هەڵبژاردننی داهاتوی عێراقەمان هاوپەیمانی لە نێوان ئەم لایەن و کەسانە هەبێتن قسەتان لەم بارەوە چییە زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابیشتان ئەوەی تا ئێستا ئێمە پێی گەیشتوین ئەوەیە کە قسەمان کردووە لەگەڵ هەندێک لایەندا بەڵام خۆشبەختانە ماوەی دروستکردنی هاوپەیمانیەکان درێژ کرایە و تامانجی 5 ئێمە دەرفەتی زیاترمان بەدەستەوەیە بەڵام تا ئێستا ئێمە نەگەیشتوینە ئەنجامێکی یەکلاییکەرەوە بەنسبەت ئەوەی کە لەگەڵ یەکێتی باس کراوە ئەوە وان نییە بەڵام دەگونجێ لەگەڵ هەر لایەنێکی دیکەشدا یعنی دوای ئەوەی کە ئێمە دەگەڕێنەوە بۆ کادیران و ئەندامانی خۆمان یعنی ئەو شتێکی واریدە بەڵام لەگەڵ یەکێتیدا شتێک بڕیاردرابێ نەخێر ئەوە ڕاست نییە و بەنسبەت ئەوەی هاوپەیمانی هیوا ئەوە بەنسبەت بەغداوەیە پێم وانییە ئەوە ڕێککەوێ بگونجێ کە ئەو هاوپەیمانێتیە ینی جێگرەوەی هەموو ئەو لایەنە سیاسیانە بکە پێکیان هێناوە ئەوەش پێم وایە وارد نییە لەم ئێستادا بەڵام دیارە زیاتر بۆ کاری ئەوەیە و بۆ ئەوەیە کە لەگەڵ ڕێزمدا ئەوانەی لەلایەنی پارتیوێکێتیەوە گوێیان بۆ نەگیراوە و بایەخیان پێ نەدراوە و بیرۆڕاکانیان وەرنەگیراون ئەوانش بخوان سەریان پێکەوە ناوە و بۆچوونێکی خۆیانیان هەیە و پێشنیاری خۆیانیان هەیە و هەڵوێستی خۆیانیان هەیە و حەقی خۆشیانە وەکو پەرلەمانتار لەوێ
ئەوانەش دیارە بەڵکو هەر کەسێک بە تەنیاش حەقی خۆیەتی چ جای 15 پەرلەمانتار کۆبنەوە لە بەڕەنجی جیاجیا و بە ئینتیمای جیاجیا مافی خۆیانە. زۆر سپاس مامۆستا زریان تا لە سایتی وشە دەمەوێت پرسیارە بکەم باست لە بازدان کرد لە کۆمەڵی ئیسلامی بەهۆی پاشگیری ئیسلامی. ئێستا بۆ دوای ئەوەی کەەوە گۆڕدراوە بۆ دادگەری کەس هەبوو لە ڕابردوو بەهۆی پاشگیری ئیسلامی بازی دابێت لە کۆمەڵ و پرسیارەکەی تریشم ئەوەیە ئێوە وەکو کۆمەڵی دادگەری پشتگیری هاوپەیمانی هیوا دەکەن لە هەڵبژاردننی داهاتوو؟ پرسیاری دووەمم وەڵام دایەوە کە هاوپەیمانی هیوا زیاتر بۆ ئەوەیە و نەشم زانیوە لایەنە سیاسیەکان موافقی بن کە هاوپەیمانی هیوا خۆیان وەکو ئەلتەرناتیفی حیزبەکان لەوێ خۆیان تەڕەحکەن. بەنسبەت ئەوە کە ئایا کەس باجی داوە، ئێمە بێگومان کەسانێک گیراون کاتی خۆی هەر بە تۆمەتی وەکە ئیسلامین. من ئەندامێکی خۆمان کە لەلایەن یەکێک لەو دوو حیزبانەی کە ئەم وڵاتە بەڕێوە دەبەن گیرا بووە، هاتەوە دوایی کە گیرا بوو ئەشکەنجە درابوو چەند ساڵ مایەوە، گوتم تۆ تۆمەتت چی بوو؟ وڵا کە گرتیانم هەردەم گوکا کە من تۆمەتم چیم کردووە؟ گوتیان وڵا تۆ لە مزگەوت زۆر ماویەوە و نوێژی سونەتت کردووە پێش فەرزەکان و دوای فەرزەکان. دیتم جا خۆ ئەوە خۆڕێ پێدراوە توی ڕاستە، بەڵام نازانی لای ئێمە بنچینەیەکمان داناوە. بنچینەکە چییە؟ وتیاڵە بنچینەکەوەی نوێژی کەمتر سەلامەتی زیاتر. بەڵێ ئێمە باجی ئەومان داوە، بەڵام ئێمە لەبەرەوە کە لێرە باش دەدەین لەسەر ئیسلامی بوون و خۆمان ئەو پاشگرەمان لا نەبردو، بەڵکو لەبەرەوە حکمەتانی کە باسم کردن. ئەگەر نا کەسێک مسلمان بێ دەبێ ئامادە بێ هەموو باژێک بدا لەسەر مسلمانەتی خۆی. ئەلبەتە من حەز دەکەم، ینی پێم خۆشە حکومڕانانی ئەم وڵاتە ماڵ لە ماڵخۆ حرام نەکەن. لە نێو میلەتێکی مسلماندا نابێ شوێن کەوتنی ئیسلام و نوێژ و تاعەت و چاکەکاری و ڕوو لە خواکردن قەدەغە بکرێ و پێچەوانەی ئەوانە ڕەوا بکرێ، چونکە دڵنیا بن میلەتێک گەنج و لاوەکانی بە کوڕ و کچەوە ڕوو لە خوا بن و هاموشەی مزگەوت بکەن و پابند بن بە شەریعەتەوە، لە هەموو ڕێکەوە سەلامەتتر دەبن لە ڕووی تەندروستی، لە ڕووی ئەخلاقی، لە ڕووی دنیا و قیامەت. بەڵام کۆمەلگایە گەنجەکانی بەرەو هەڵدێری ڕەوشتی خراپ و عادەتی خراپ و تریاک کێشان و نێرگە لە کێشان بچن، کۆمەلگایە گەنجەکانی وابن ومێدی خێری لێ ناکرێت. بڕیار محەممەدم لە دەستگای ستانداردەوە مامۆستا دوو پرسیارم هەیە. پرسیار یەکەم ئەوەیە لە ماوەی ڕابردوو چەند هەوڵێک هەبوو لە نێوان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکانی داهاتوو بە یەک لەست بەشداری لە پرۆسی هەڵبژاردنەکان بکەن. پرسیاری دووەم ئەوەیە لە ماوەی ڕابردوو نێوان ئێوە پارتی دیموکراتی کوردستان گرژی تێکەوتە بوو. دوای بەستنی کۆنگرا ئەو گرژی هەر بەردەوامی هەیە یاخۆت پەیوەندەکان تا ئاستێک ئاسایی بۆتەوە؟ بەنسبەت پرسیاری یەکەم ئێمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی ڕاستە قسە و باسمان بووە و ئێستاش قسە و باس هەر هەیە. مادەماوەکەشی درێژ کراوە تۆ دەتوانین بە نەفەسی درێژ قسە لەبارەوە بکەین. بەنسبەت پەیوەندیمان لەگەڵ پارتی ئێمە پێمان وایە لەلایەنی پارتیەوە ڕەنگە بارگرژیەکە دروست کرابێ، ئەگەرنا ئێمە هەر لە شوێنی خۆمانین و هەر لە شوێنی خۆمان بووین و لە یەک مەساف وەستاوین لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان. بەڵام خۆشبەختانە دوای وەک ئێمە کۆنگرەمان گرێدا هەموو ئاستەکانی پارتی هەر لە جەنابی کاک مەسعودەوە سەرۆکی هەرێم، هەروەها سەرۆکی حکوومەت کاک مەسرور، هەروەها جەنابی کاک فازڵ میرانی، ئەوانی دیکان هەروەها لە قۆڵی یەکێتیشەوە و لە قۆڵی گۆڕانیشەوە لایەنە سیاسیەکانی دیکەش هەمویان، هەروەها لایەنە عێراقیەکانی هەمویان پیرۆزبایان لێکردین. بێگومان ئەوەش دەبێتە هۆی ئەوە کە پەیوەندیەکە ئینشاڵڵا ئاسایی بێتەوە. ئێمە بەڵێ ئۆپۆزیسیۆنین، بەڵام ئەمە دوژمنی کەس نین، دوژمنی حکوومەت نین. زۆر جار گوتومانە ئێمە ئۆپۆزیسیۆنین، واتە ڕەخنەی دڵسۆزانە و بنیادکەرانە بنیادنەرانە دەگرین لە وڵاتە. دەمانەوێت حکوومەت لە هەڵەو کەم و کوڕی و گەندەڵی دوور بێ، دەمانەوێت کە حرمەت و ئیعتیباری ئەم قەوارە سیاسیەمان زیاتر پارێزراو بێ.
ومێدەم وایە کە هەمووان بەو ئاڕاستەدا بڕۆین و هەمووشمان بێگومان بۆ ئەم وڵاتە پێویستین و هیچ کەسمان لێ زیاد نییە بە تایبەت لەم ڕۆژگاری پڕقەیراناوی و پڕتەحەدیاتەی کە هەرێمەکەمان ڕوبەڕووی دەبێتەوە زیاتر پێویستیمان بە لێک نزیکی و تەبایی و دەستبار بەوەی دیگرتن هەیە. کاگارام سەردار تۆڕی میدیای خەڵک قارەمان قادر کەناڵی ئاسمانی دەستان خۆش بێت پرسیارێکم هەبوو لە ناو هۆڵی کۆنگرا لەلایەن نەشێک لە ئەندام پەرلەمانەکانەوە پەیوانی ئەوە درا ئەگەر ناوی کۆمەڵی ئیسلامی بگۆڕدرێت بۆ کۆمەڵی دادگەری وعدی چەند کورسیەک درا لە بۆ پەرلەمانی عێراق دوای ئەم قسانە دەنگۆی ئەوە هەیە کۆمەڵی ئیسلامی یاخود بڵێم کۆمەڵی دادگەری کە ناوەکەی گۆڕی لەگەڵ بەشێک لەو پەرلەمانتارانەی هاوپەیمانەتی هیوا بنەوە ناو کۆمەڵی دادگەری و هاوپەیمانیەک یاخود ببنە بەشێک لە کۆمەڵی دادگەری ئەوە تا چەند ڕاستە و بەشی دوێمی پرسیارەکەشم لە بۆ هەڵبژاردنەکانە مامۆستا ئەم هەڵبژاردنانەی کەەوە وا بڕیارە لە پێشە کۆمەڵی ئیسلامی چۆن خۆی بۆ ئامادە کردووە و چۆن تەسەوڕی ئەو هەڵبژاردنەیە دەکات. بەڵێ لە پرسیاری دومەوە دەست پێ دەکەم کۆمەڵی دادگەری باشی خۆ بۆ ئامادە کردووە و ئێستاش سەرگەرمی خۆ ئامادەکردنین بەنسبەت پرسیار یەکەمیشتەوە ئێمە بەنسبەت بەرەو ڕووچوونی ئەم هەڵبژاردنە هەموو ئەگەرەکانمان لە بەردەمدا کراون و مافی خۆمان لەگەڵ هەر کەسێک قسە بکەین بە شێوەیەک لە شێوەکان پێکەوە تەنسیخ بکەین بە شێوەیەک لە شێوەکان هاوکار و دەستبارگری یەک دیبین بە شێوەی حیزبێکی سیاسی بە شێوەی چەند تاچێک بە شێوەی چەند کەسێک بێگومان ئێمە کارمان لەسەر ئەوانە کردووە کاری زیاتریش دەکەین وەکو گوتم ئێستاش کە ماوەکەی درێژ کراوەتەوە دەرفەتی باشترمان لە بەردەمدا هەیە. مامۆستا فەرمان لە دیبلۆماتیک بەڵێ ڕاستی دوو پرسیارمە بوو پرسیارێکیان پەیوەندی بەو ناوگۆڕینە ئێوە ئاگادار بوون لە گەڕانەوەی مامۆستا سەلاحەدین بۆ یەکگرتووی ئیسلامی هەوڵێکە بوو بۆ ڕێخستنەوەی لایەنە ئیسلامیەکان ئایا گۆڕینی ناو لای کۆمەڵی ئیسلامی کۆتایی بەو هەوڵە هێنا کە لایەنە ئیسلامیەکان لە کوردستان بچنە یەک بەرەیەکەوە کامە دەمێکە قسە لەسەر دەکرێت پرسیارێک تریش پەیوەند بە کۆمەڵی ئیسلامی پێش ئێستا باس کرد کە لە کۆنگرا ژنان 4 ژن بە دەنگی خۆیان بوونەتە ئەندامی سەرکردایەتی و کۆمەڵ دەرگای کردوێتەوە ژنی لێهاتوو سەرنجێکەیە لەسەر بەڕێستان و لەسەر کۆی ئەحزابی کوردی ئێمە بینیمان لە دوای ڕەوانشاد نەوشێرا مۆستەفا بچنەوەی گۆڕان تا ئێستا نەیتوانیەوە ئەو جێگا پڕکاتەوە ئایا لەناو کۆمەڵی ئیسلامی تا ئێستا سەرکردەیەک دوای 20 ساڵ لە دروست بوونی سەرکردەیەک قیادەیەک دروست نەبووە بتوانێت جێگەی مامۆستا عەلی باپیر بگرێتەوە بۆیە ئێوە بە کۆی دەنگ هەڵەبژێردرێنەوە. بەنسبەت پرسیاری یەکەمت ئەم ئەگەرە هەمیشە هەیە و ئێمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامیدا پەیوەندی و برایەتیمان خۆشە محکەمە و بەدەم یەکەوەین و ئەوە کە ئێمە گۆڕان کاریمان بەسەر ناوەکەماندا هێناوە هیچ نەک ڕێگر نییە بەڵکو زەمینە خۆشکەریشە من پێم وایە ئێمە هەمیشە پێویستیمان بە خۆنوێکردنەوە هەیە و هەمیشە پێویستیمان بە خۆداگێڕانەوە هەیە و ئەوانەی خۆ ناگۆڕن واقعیان پێ ناگۆڕێن و ئەوانەی ناتوانن دەستکاری هەندێک لە بیر و بۆچوونەکانی خۆیان کەن بۆ مامەڵە لەگەڵ واقعدا بێگومان هەر لە شوێنی خۆیان دەمێنەوە بە حاڵەتێکی دۆگمایی وەستاو کەواتە ئەوە نەخێر هیچ پەرچ و ڕێگر نییە بەڵکو زەمینە خۆشکەریشە و بۆ زانیاری هەموو لایەک ئێمە لە ڕابردووشدا چەند جار دەست پێشخەریمان کردو بۆ لای یەکگرتووی ئیسلامی کە با یەک بگرین بەڵام دیارە ئەوان بۆیان نەگونجاوە ئێستاش ئێمە هەر ئەو قەناعەتەمان هەیە کە هێز و وزەکان زیاتر یەک خەین لە هەموو لایەکەوە وەکو گوتم چ لە چوارچێوەی کاری ئیسلامیدا چ فراوانتر بۆ هێندێک ئامانجی دیکە بەنسبەت ئەوە کە ئایا کەس نییە لە نێو کۆمەڵی دادگەریدا شوێنی فڵان کەس بگرێتەوە دەڵێن با و پێشم گوتن لە کۆنگرە و زۆر داوام لێکردن کە یەکێکی دی
لە شوێنی من و خەڵکمان هەیە بەڵگەشمەوەی کە ئێمە 15 ساڵ لەمە و پێش ئەو کاتە من ماوەی 2 ساڵ نزیکەی 2 ساڵ لەلایەن ئەمریکاوە گیرام کۆمەڵی ئیسلامی توانی کارەکانی خۆی بەڕێوە بەرێ و قیادەیەکمان هەبوو و دوایی هەندێک لە برادەرانی بەرپرسی ئەم وڵاتە گوتیان فلان کەس پیاوت لە دوای خۆت بەجێهێشت بوون کارەکان بەڕێوە بردووە من پێم وایە کە دوای ئەو 15 ساڵە ئێستا تواناکان زیاتریش بوون بەڵام بەوە قەناعەتی خەڵکە و بەڕاستی منیش پێم گوتن بە ئەندامانی کۆنگرە گوتم خۆمتان لەسەر گران ناکەم و ئێستاش وە نەبێ کاتێکی زۆر فەڕاحنایی بێ تنگانەیە بەنسبەت هەرێم و عێراق و ناوچەکەەوە لەبەر خۆمتان لەسەر گران ناکەم بڵم هەر نایکەم و مەرجتان لەسەر دابنێم بەڵام پێم خۆشە یەکێکی دیکە دابنێن و منیش هەر لەگەڵ کار و کاروانەکەم بەڵام دیارە کە ئەوان قەناعەتیان وابوو بە یەکدەنگ بە پێویستیان زانی لەم قۆناغەشدا من ببێنمەوە منیش بێدڵی ئەوانم نەکرد مامەستام کاتت باش ئامان زوەرتیم لە دیجیتال میدیای زەمان دوو پرسیارم لە بەڕێزت هەیە هەردووشیان پێویستە بە مەسەلەی نەتەوایەتیەوە پرسیارەکەم ئەوەیە کەی کورد یەکگرتوو دەبێت لە هەموو بۆنە مەراسیمێک حیزبە سیاسیەکان سەرۆشی حیزبەکان هەموو لایەنە پەیوەنددارەکانی حیزبی حکومی بەیاننامە دەردەکەن کە دەبێت کورد یەکگرتوو بێت ڕوون و ڕەوان پێمان بڵێ کەی کورد یەکگرتوو دەبێت و ئایا سەرۆشی یەکەمی حیزبە سیاسەکان لە هەرێمی کوردستان خۆیان هۆکارێکی ئەو نایەکگرتوویە نین ئەمە پرسیارەکەم پرسیاری دوم سەبارەت بە هەوڵی داگیرکاری لە هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیا بە تایبەت بەردومان و تۆبارانەکان هەڵوێستی بەڕێز مامۆستا عەلی باپیر لەو بارەیەوە چییە؟ بەنسبە پرسیارەکەم من پێم وایە کاتێک ئێمە دەتوانین یەک بگرین وەکو من ئەو قسەیەم کردووە لە کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە دوو جار خۆم بەشداریم کرد و دوو جاریش نوێنەرم ناردووە کە ئێمە کاتێک دەتوانین ئەم نەتەوە ستەم لێکراوە ستەم دیدەیە سڕاوە لەسەر نەخشەی سیاسی خۆمان یەکدەنگ و یەکڕەنکەین کە خۆمان لە کەوڵ و قاپێلکی بچوو بچوو بێنە دەر و هەمومان بینە نێو فەزای فراوانی نیشتیمان پەروەری و هیچ کەس کەڵکەڵەی ئەوەی نەبێ کە دەبێ ئەوانی دیکە ژێردەستی بن کە بەداخەوە ئەم نەزعەیە هەیە وەگەر تەماشای مێژووی کوردکەی مێژووی ئیمارەتەکانی بابان و سۆران و ئەردەلان و بۆتان و هەموو هەروەها دواتریش و ئێستاش تەماشای واقعی خۆمان بکەی دەردی کوشندەمان ئەو خۆخۆری و ئەو خۆپەسەندی و ئەو هەموو شتێک بە خۆڕەوابینین و هیچ شتێک نەدان بەوانی دیکەیە جا ئەمە حاڵەتێکی گشتیە دەبێ خۆمانی لێ دەرباسکەین نەخۆشیێکی کوشندەیە بێگومان تا ئێمە وانەکەین کە عەقڵ و دڵی خۆمان فراوان کەین و مەرجمان نەبێ بۆ برایەتی و بۆ تەبایی لەگەڵ یەکدی ئەوە نایەتە دی وەکو خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم خوا واقعی هیچ کۆمەلگایەک ناگۆڕێت تاکو ئەوان خۆیان نەگۆڕن دەبێت شێوەی بیرکردنەوەمان بگۆڕین دەبێت خولیا و هەست و نەستەکانمان بگۆڕین ڕەوشت و ئاکارمان بگۆڕین جا ئەوە تەفاسیلی زۆری هەیە من لە کۆبنەوەی تایبەت کە کراوە لە لایەن سیاسەکاندا قسەی خۆمانم کردووە بەنسبەت پرسیاری دووەمت ئێمە پێمان وایە وەکو لە وتاری کۆنگرەشدا باسم کرد پێمان وایە چ بەنسبەت ئێران چ بەنسبەت تورکیا بەنسبەت سووریا و بەنسبەت عێراق کە ئەو سێ نەتەوەی تورک و عەرەب و فارس دەبێ بە چاوی برا تەماشای نەتەوەکەی دیکە بکەن کە هاوسێیانە و ئێمە ناتوانین ماڵەکانی خۆمان بگوازینەوە کوردستان شوێنی کوردە و هەروەها پێکاتەکانی دیکەی کە لە کوردستاندا دەژین لە برایانی عەرەب و تورکمان و یەزیدی و ئاشووری ئێمە تازە دراوسی یەکدین هەر دەبێ سیغەیەک بدۆزینەوە لەسەری پێکۆ مامەڵە بکەین و من باسم کرد کە کاتی خۆی لە پەیمانی شومی سایکس بیکۆ لە ساڵی 1916 زاینیدا ئەم وڵاتەی ئێمە لە نێو نیشتیمانی ئیسلامیدا دابەش کرا لە نێوان زەلی هێزەکاندا دوایی لە پەیمانی سیڤەر مافێک بۆ کورد لە بڕگەکانی 62-64 بۆ کورد مافی چارەنووس دانرا بەڵام دوایی لە پەیمانی لۆزان لە ساڵ 1923 هەڵوەشێنرایەوە لەو کاتەوە ئەمە ئەو حاڵەیە ئێمە بەدەستەوە دەناڵێنین کەواتە ئاگری شەوسێنرانەوەی کورد و دابەشکرانی کوردستان لە ڕیشی زلهێزانەوە هەڵساوە بەڵام بەداخەوە میلەتە موسڵمانە دراوسەکانیشمان تەبەنیان کردووە بۆیە من پێم وا بەنسبەت تورکیا بەنسبەت ئێران و بەنسبەت هەر وڵاتێکەوە دەبێ
بڕوایان بە هێزی لۆژیک بێت نەک لۆژیکی هێز و دەبێ ئامادە بن لەگەڵ کووردا گفتوگۆ بکەن دابنیشن و دەبێ ئامادە بن ئەو مافەی بەخوانی ڕەوا دەبینن بەوانیشی ڕەوا ببینن ئەتۆ بە خۆ دەوڵەت و تێلانی کەم بە ئێمە هەرێمێکمان هەبێ با ئۆتۆنۆمیکی ڕاستەقینەمان هەبێ ئەگەر نەمعنای برایەتیە و نەمعنای پابەندیشە بە ڕێکەوتن نامەنێ و دەوڵەتەکان و بە تایبەتی جارنامەی جیهانی یا گردوونی بۆ مافەکانی مرۆڤ بەڵام ئێمە پێشەوەی گلەی لە عەرەب و فارس و تورکەین دەبێت گلەی لەو زلهێزانە بکەین کە ئەو وڵاتی ئێمان دابش کردووە ئێستاش ئامادەنین چاوی پێدا بژێڕنەوە. وەرتیم لە تۆڕی میدیای ئێستا دوو پرسیارم هەبوو. پرسیار یەکەم ئەوەیە بەشێک لە چاودێرانی سیاسی و بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان پەرتەوازەیە چەندێک بێشی ئۆپۆزیسیۆنی هەرێکە و بە ئاراستێکی شەکات. ئایا بۆ ئێستا حیزب ئۆپۆزیسیۆنەکانی هەرێمی کوردستان یەکیان نەگرتووە بێگ ئاراستە ئیش ناکەن؟ پرسیار دومیشم ئەوەیە لە دوای گۆڕینی پاشگیری ئیسلامی بۆ دادگەری خەڵکی غەیرە ئیسلام لە ناو کۆمەڵی دادگەریدا ئێستا جێ بێتەوە توانێت بێتە ئەندام لە کەسێک کە مسلمان نەبێت لە ناو کۆمەڵی دادگەریدا. سوپاس دەکەم بۆ وەڵامت. سپاس. بەنسبە پرسیاری یەکەم ئۆپۆزیسیۆن پرژوو بڵاوە ڕاستە، بەڵام کۆمەڵک هۆکاری هەن، هۆکاری خودی و هۆکاری بابەتی. ئێمە لەگەڵ لەولایەنە سیاسیانێک کە پێکەوە ئۆپۆزیسیۆن بووین قسە و باسمان زۆر کردووە کە هێندێکیان ئێستا ئۆپۆزیسیۆن نەماوە، بەڵام هەر کامێک لەوانە گەر لێی بکۆڵیەوە بەلای منەوە ڕەنگە هەڵەی کردبێ، بەڵام ڕەنگە خۆیان پاسا و بیانوویەکی خۆیانیان هەبێ. بە هەر حاڵە واقعەکە کە ئێستا ئۆپۆزیسیۆن ئەو تۆکمەی و خڕ و پڕێ نییە کە پێویستە، بەڵام ئێمە هەوڵ دەدەین خوا پشتیوان بێ زیاتر ڕیزەکانی ئۆپۆزیسیۆن یەک خەینەوە لێکیان نزیک خەینەوە و وەکو گوتم پێویستە ئێمە نەفەسی ئۆپۆزیسیۆنیش نەفەسێکی شەرعی و نەفەسێکی واقعی بێت. ئێمە کاتی خۆی هەندێک کەس ئۆپۆزیسیۆن بوون بەڵام بەو نەفەسەی کە حکوومەت بڕوخێنن، ئۆپۆزیسیۆن بوون بەڵام سەقفی داواکاریەکانی خەڵکیان زۆر پێ هەڵابرد، دوایش لەگەڵ واقعدا نەگونجا. ئێمە پێمان وایە کە دەبێ دڵسۆز بین بۆ ئەم قەوارە سیاسی خۆمان، ڕەخنە لە حکوومەت دەگرین بەڵام نامانەوێت ناشرینیکەی بڕوخێنین، بەڵکو دەمانەوێت کەم و کوڕەکانی چارەسەرکەین. حکوومەتیش دەبێت بۆ چاوت بزانێت، بەو چاوە تەماشاکە. بەداخەوە ئێمە لەم وڵاتەدا نە حکوومەت فێر بۆ مامەڵەی ڕاست و دروست لەگەڵ ئۆپۆزیسیۆن بکە، نە ئۆپۆزیسیۆنیش بەگشتی دەڵم هەڵبەتە. کاتی خۆی من دەمگوت ئێمە دەبێت بە پێی ئەو ئاەتەی خوای پەروەردگار مامەڵە بکەین، وئیذا قولتم فاعدلوا، ئەگەر قسەتان کرد دادگەرانە قسە بکەن، ئەگەر وەزیرێک شتێکی باشی کرد دەستخۆشی لێ بکەین، داگو نەخێر ئۆپۆزیسیۆن هەر دەبێت ڕەخنە بگرێت. ئەی وتم ئەگەر شتی باش کرا تیان لە شتی باشیش نابێت دانی پێدابێنی، کە منەوە پێم وایە نەگونجاوە و بێئینسافیە و لەگەڵ منطقی قورئاندا تێک دەگیرێت. هەمیشە قورئانیش لەگەڵ زگماک و عەقڵی سەلیمدا دەگونجێ. وەزیرێک شتێکی باش دەکا، بەڕێوەبەرێکی گشتی شتێکی باش دەکا، دەستخۆشی لێ دەکەن بۆی چوار کەسێکە تەماشای ئەو بکەن و خۆشی لەسەر ئەو چاکەی کە کردوێتی زیاتر هاندراو بێ. بەنسبەت ئێمە پەیڕەوی خۆمان هەیە و پێش پەیڕەوی خۆ ئێمە کاتی خۆی کە کۆمەڵی ئیسلامیمان بنیاتنا 25 خاڵمان نووسین کە بەندە نووسینی 25 بنەمای شەرعی، ئەوەی کە بینیوتانە گەنا پێم خۆشە بیان بێنن و ئێمە دوو جار شەرحمان لەسەر کردوون. ئێمە بە پێی پەیڕەوی نوێ خۆ کەسێک کە پابەند نەبێ بە ئیسلام ناتوانێت ببێتە ئەو ئەندام لەو کار و کاروانەدا، بەڵام ڕێی لێ نەگیراوە هەوادار و لایەنگر و دۆست و هاوکار بێ. ئێمە لە خزمەت هەموو لایەکداین، ئێمە نەک هەر ئافرەتێک کە سەرپۆش ناکاتە سەر کە پێمنوە ئافرەت پێویستە سەرپۆش بکاتە سەر، نەک هەر ئەو دەتوانێت دۆست و لایەنگری کۆمەڵ بێ، بەڵکو کەسێک کە ئەگەر خاوەنی گوناحی گەورەش بێ دەتوانێت دۆست و لایەنگری ئێمە بێ و پێشمان خۆش ئەوانە لێمان نزیک بن. بۆ پێمان وایە ئەگەر لەم کۆمەڵ و کاروانە ئێمە نزیک بن بەهرەمەند دەبن و لە هەندی خراپە دەیانگێڕینەوە و بێگومان کاتی خۆشی هەروە بۆ، بەڵام ئێستاوە زیاتر ئەوە تۆخ دەکەینەوە کە ئێمە وەکو دۆست و هەوادار و لایەنگر و دەنگدەر لە خزمەت هەموو چین و توێژەکان و لە هەم پێکاتەکانی کۆمەلگای خۆمان داین، بەڵام وەکو ئەندام دیارە مەرجی ئەندامێتی لە پەیڕەوی نوێ خۆ لە 25 بنەماکەمان داهاتوو. ڕێبین مەجید لە کوردستان تیڤی. دەمەوێت بپرسم بڕیار وایە هاوپەیمانیەتێک بۆ ناوچەکانی
دەرەوەی ئیدارەی هەرێم دروست بکرێ ئەم هاوپەیمانیە گشتگیر بێ و لایەنە سیاسیەکان بێکەوە بەشدار بن ئێوە وەکو کۆمەڵی دادگەری بەشدارە بن پرسیاری یەکەم پرسیاری دووەمم ماوەی ڕابردوو گروپێک هەوڵیاندا لە ڕێگەی موشکەوە ئارامی و تەنایی هەولێر تێک بدەن ئێوە بۆ چونتان لەسەر ئەمە چییە؟ بەنسبە پرسیاری یەکەم ئێمە بۆ هەر هاوپەیمانەتیەک کە بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان بشێتەوە و دوجاریش بە قازانجی خەڵکی عراق بەگشتی ئێمە ئامادەین یعنی بێگومان ئەگەر ئێمە پێکەوە بین لەوانێ زیاتر بتوانین کورسی دەستەبەرکەین لە ئەنجومەی نوێنەرانی عراقدا کە زیاتر بەرگری بکەن لە بەرژەوەندیەکانی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە من لێر و ڕای دەگەن بەڵێ ئێمە ئامادەین بەڵام دیارە خۆ دەوێت قسە و باز بکرێت بەنسبەت ئەو ساڕوخبارانی کە کرا کە بە پێی زانیاری کە بە من گەیشتووە ساڕۆخەکان بە ئەمریکیەکانەوە نراون و لە فڕۆکەخانەی ئەمریکا کەوتون و ئەوەی کە کەوتۆتە نێو شاری هەولێر ئەو ساڕۆخە دژە هەواییەی ئەمریکا بووە کە گرتوێتە ساڕۆخەکان بۆی نەکەون و لێرە کەوتووە ئەوەی بە من گەیشتو ئاوایە بێگومان ئێمە هەموو جۆرە شێواندنێکی بارودۆخی چه هەرێمی کوردستان چه هەر پارێزگایەکی دیکەی عراق چه هەر شوێنێکی دیکەی دنیا لەلای ئێمە مەرفوزە و بێگومانەوە شتێکی خراپە کراوە و دیارە ئەمریکا خۆی بە خاوەنی قەزیەکە دەزانێ و بیستیشتان دوێنێ و پێرێ هەندێک کاردانەوەی بووە جا من نازانم بینا لەسەر چی و تا چ ڕادێک بۆی ساغ بۆتەوە بەڵام گرنگەوە ئێمە هەر جۆرە شێواندنێکی هێمنی و ئاسایشی ئێرە و هەر شوێنێکی دیکە ڕەفز دەکەین وە شتێکی ناحەقە و پێویستیشە خەڵکی هەرێمی کوردستان هەموو لایەنە سیاسیەکان یەکدەنگ بین لە بەرامبەر پاراستنی هێمنی و ئاسایشی ئەم وڵاتەدا کە بێگومان هەمومان لە هێمنی و ئاسایش بەهرەمەندین هەمووشمان لە ئاژاو و ئاشوب زەرەرمەندین ئێرش قادرم لێ ناڕتی مامۆستا دوو پرسیارمەیە پرسیار یەکەمیان دەوترێت دەگەر کۆمەڵی ئیسلامی لە حکومەتدا بەشدار بووایە یان بە تایبەتی ئەم قسە لە نێوان پارتی و یەکێتیا دەکرێت ئەگەر پۆستمان بدانایەتیە و دەنگە و ئەو ناڕازی ئێستیان نەیە بوو بەڵکو وەکو حزبەکانی دیکە کە ئێستا لە حکومەتان بێدەنگە بن پرسیاری دووەم هەر یەکێتی و پارتیە لەڵێ خوا کۆمەڵە حیزبی ئۆپۆزیسیۆنی باشی بە ئێمەداوە پەرلەمانتاریە دەریەکەین کادریە دەیگرین کاتێ باسی هاوپەیمانی دیکەن لەگەڵمانە یەک دەگرن بەڵێ وڵا کاکە هێرشگیان بەنسبەت پرسیاری یەکەم من جەنابیشت و هەموو بینەران و بیسەرانی بەڕێزیش دڵنیا دەکەمەوە کە کۆمەڵ ئیسلامی کۆمەڵێک مەبدە و پرانسیپی هەیە کە لە قورئان و سونەت و شەریعەتەوە هەڵی هێنجاون یەکێک لەوانە ئەوەیە کە دەبێت ئەم وڵاتە دادگەری تێدا بێ دەبێت قۆرخکاری و گەندەڵی و خۆسەپاندنی تێدا کۆتایی بێ ئێمە کاتی خۆی لەگەڵەوە بەرامدا کە داوایان لێ دەکردین بەشدار بین گوتمان ئێمە مەرجمان هەیە و مەرجەکانی ئێمەش بەڕاستی وەکو هێندێک لایەن نەبوون کە دوایی بە مەرجیشی بگرین و دوایش پێوە پابەند نەبین بەڕاشکاوی پێت بڵێن و ئێمە نەکرد ئەم جارە لەو کابینێ ئەم جارە کە بەشدار نەبووین ئێمە لە کابینەکانی پێشێک کە بە دووسێ وەزیر بەشدار بووین ئێمە لە ڕەخنەگرنی خۆمان نەوەستاوین یەکێک لەو ڕەخنانی لە ئێمەیان دەگردان گوت ئێوە لە حکوومەتدان ڕەخنەش دەگرن ئێدەماگوت خۆ بۆ مەرجە لە حکوومەتدا نەبووین دەمی خۆمان ببەستین آخر تۆ گەندەڵی هەیە قۆرەخکاری هەیە نادادگەری هەیە ستەم هەیە لە ڕووی ئەمنی و چەوسانەوە هەیە چۆن بێدەنگ بین من هیچ کاتێک بەڕەوای نازام لە حکوومەتێکدا بەشدار بی بە مەرجی قەرەقەپ لێکردن و خۆکردن بە کەڕەی شەربەت لە ماف و ئازادیەکانی خەڵک بەنسبەت بەڵێ 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 کاکە هێرش ئەمە دوو ڕووی هەیە لەو ڕۆ کە تۆ تەئیدی زوڵم و ستەم بکەی ئەوە بێگومان خراپە بەڵام من دەڵێم ئێمە بۆ هەر هاوپەیمانەتێک کە بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان بشتێتەوە ئامادەین و هەر دەبێ خۆ ئێمە لەگەڵ ئەو لایەنە دەسەڵاتدارەکانی حوکمڕانەکانیشدا خۆ دەبێ شتێکمان هەر هەبێ خۆمە لە هەر لە وڵاتێکداین خۆمە ئەگەر لە بەغدا نوێنەرایەتێکی باشمان بکرێ بە قازانجی هەموو لایەکمانە ئەوانش کە پەرلەمانتاری ئێمە دەردەکەن بە هەموو لایەک دڵنیا بن هەم شەڕەف و ڕێز و حرمەتە بۆ پەرلەمانتارەکەمان هەم بۆ حیزبەکەش ئەوەش کە دەری دەکا خۆی دەخاتە ژێر نیشانەی پرسیارەوە و پێشی ناشیرین دەبێ کەواتێ مەزەرمان نەکردو لەو سەودایە
ومە شانازی بە پەرلەمانتارێکمانەوە دەکەین کە لەسەر ئەوەی حەق دەڵێ هیچیان پێ ناکرێەوە نەبێت کە دەریکەن لە زیاتیەوەی گوێی لێ بگرن لە زیاتیەوە ڕەخنە پێشنیارەکانی وەربگرن و لێ بەهرەمەند بن ئەی باشە ئەم وڵاتی ئێمە کەم و کوڕی کەم تێدایە زوڵم و ستەم و گەندەڵی کەم تێدایە دەکرێت و هەر کەسێ ڕەخنەی لێگرتی شتێکی لەسەر نووسی جاوخۆ هەر سۆران عومەر نییە ئەوە خەڵکی دیکەشە و ڕۆژنامە نووسە و نووسەرە و ڕاگایەندنکارە و هەر کەسێ ڕەخنەی گرت و هەر کەسێک تێبینیی خستە ڕوو بەدڵت نەبوو بە جۆرێک مامەڵی لەگەڵدا بکەی بە چاوی دوژمن تەماشای بکەی بێگومان ئەوە شتێکی هەڵەیە وە سەرەتای فەشەلهێنانە ئەوە بە بۆ شوێنی من مامۆستاکار فارسم لە کەناڵی سپێدە من دوو پرسیارم هەیە پرسیاری یەکەم سەبارەت بە لادانی پاشگیری ئیسلامی حەزەکەم لە زاری جەناب تۆڕونکردنەوەیکم گوێ لێ بێ هەم بۆ دۆستانتان هەم بۆ نەیارانتان ئەوانەی کە پێشتر کۆمەڵی ئیسلامیان ناسیە ئێستا لە دوای لادانی ئەو پاشگرە کۆمەڵی ئیسلامی چتر دەناسن یان کۆمەڵی ئیسلامی هەر کۆمەڵی ئیسلامی جارانە بۆ دۆست نەیارانتان پرسیاری دووەمیش سەبارەت بە مەعارەزەبوون باست لەوە کرد کە ئێمە مەعارەزەین ئۆپۆزیسیۆنی بەڵام نامانەوە حکوومەتە بڕوخێ بەڵام باوەڕتان بەوە هەیە کە ئەگەر حکوومەتە نەڕوخێ بە ڕاستپاردە و پێشنیارەکانی ئێوە چاکسازی دەکە ینی نێتان بەوە هەیە کە حکوومەتە چاکسازی ئەنجام بدە سپاس دەکەم بەنسبەت پرسیاریەکە ئێمە کۆمەڵی ئیسلامی وەکو نێوەڕۆک و جەوهەری هەروە خۆیەتی ئێمە گۆڕانکاریمان کردووە بەڕاستی لە شێوی مامەڵەمان لەگەڵ واقعدا لە فۆرم و لە دیکۆردا بەڵام لە جەوهەر و نێوەڕۆکدا بێگومان ئێمە هەر پابەندین بە قورئان و سونەت و شەریعەت و بەو بنەما شەرعیانەی کە کاتی خۆی ئەم کار و کاروانەمان لەسەر بنیاتناوە بەڵام ئەمە بە واتایانیە کە ئێمە هەر لە یەک کەوڵدا دروابین و هیچ چاو بە هیچ شتێکی خۆماندا نەجێڕنەوە ئێمە بەردەوام لە چاو بە خۆدا جێڕانەوەی ئەگەر بەرهەمەکانی بەندەتان خوێن بێتەوە من لە زۆر ڕۆ کتێبم نووسیوە ئیسلام و دەوڵەتداری 4 بەرگە خواپەرستی ئیسلامی 4 بەرگە ئیمان و عەقیدەی ئیسلامی لە ڕووی هونەر و لە ڕووی ئەدەب و لە ڕووی یاد و بۆنەکان و لە زۆر ڕۆ من هەمیشە خۆم زیاتر تێدەفکرم تەماشا دەکەم لێ دەکۆڵمەوە و جاری وایە دەگەمە ڕایەکە ئەم پێشتر ڕایەکەم هەڵبژاردووە ئێستا ئەو ڕایەم پێ بەهێزترە ئێمە هەمیشە لە چاو بەخۆدا جێڕانەوەدا دەبین بەڵام وەکو گوتم جەوهەر و نێوەڕۆکی کۆمەڵی ئیسلامی بێگومان پارێزراوە و ئەو پارێزراویەش بە واتایانیە کە حاڵەتێکی دۆگماییمان وەرگرتووە بەنسبەت ئەوە کە ئۆپۆزیسیۆنین و نامانەوێت حکوومەت بڕوخێنین بۆیە وا دەڵێم چونکە ئۆپۆزیسیۆنەکانی دنیا هەمویان ڕەخنە دەگرن لە حکوومەت بەڵام بە چاوی دوژمن تەماشای ناکەن من بەسم پێ ئەوەیە بەڵام ئەگەر حکوومەتێک فەشەل بێنێ و نەتوانێت لە ئاستی داخوازی و چاوەڕوانیەکانی خەڵک و کۆمەڵگادا بێ بێگومان ئەرکی ئۆپۆزیسیۆنە وەڵە کاکە تۆ لاشۆ ئەو ئەمانەتە تەسلیمی خەڵکێکی دیکە بکە بەڵام مەبەستمەوە ئەوە لەو ڕۆوە ناکە ئێمە دوژمنایەتی حکوومەت دەکەین بەڵکو لەو ڕۆ کە ئێمە دۆست و دڵسۆزی خەڵک و وڵاتەکەین و حکوومەتیش دەبێت خزمەتکاری خەڵک بێ حکوومەت دەبێت لە یەک ئازدا لە هەموو هاوڵاتیان بوو لە بەرامبەر هەموو هاوڵاتیان بوەستێ و دەبێت لەسەر بناغەی مرۆڤ بوون و هاوڵاتی بوون مامەڵە لەگەڵ خەڵک بکە نەک لەسەر بناغەی ئینتیمای حیزبی ئەگەر وانە بێت ئەو کاتە بەڵێ ئەرکی ئۆپۆزیسیۆنە بڵێ کاکە تۆ لاشۆ بە ئەو ئەمانەتە تەسلیمی کەسانێکی دیکە بکە یاخود هەڵبژارنی پێشوەخت بکرێ بە هەر میکانیزمێکە بگونجێ مامۆستا ڕۆشن سادق لە کوردستانی سوار سەبارەت بە تێڕوانی کۆمەڵی ئیسلامی بۆ مافەنەتەوەیەکانی کوردستان چیە دوای کۆنگرا دوو مافەچی مافەنەتەوەیەکانی کوردستان دوای کۆنگرێت تێڕوانیتان چییە بۆ مافەنەتەوەیەکانی کوردستان دوای کۆنگرەتان مافە نەتەوەیەکان بەڵێ سەبارەت بە ئەو لا ئیلاهە ئیلەڵڵا دوای کۆنگرە دوای ناو ئیسلامیەکەتان لابەر ئەو لا ئیلاهە ئەوەش لا دەبن لە نووسینەکە لەسەر ئاڵاکە سێش چەقی دوو بەس نییە پێشی پرسیارێ بکەم باشە چەقی ڕەخنەکانتان تەنها یەک شوێنە زۆر جار بۆ ڕەخنەکانی حزب بەقییان پەرلەمانتە چەقی ڕەخنەکانتان تەنها شوێنێک بۆ منە هەولێرە بۆ شوێنەکانی دیکە نییە بەڵێ بەنسبەت پرسیاری یەکەم کاکە حەیدەر تۆ هاوکاریم کە پرسیارەکان نووسیون پرسیاری یەکەم چی بوو ئێمە لە وتاری سیاسی کۆنگرەدا باسمان کرد کە
ئەم نەتەوەی ئێمە لەسەر نەخشەی سیاسی سڕاوەتەوە بەڵام بەدەسیستە و پیلانی زلهێزان پەیمانی سایکزبووکە لەوان فەڕەنسا و بەریتانیا و رووسیادا مۆرکرا دواتر ئەمریکا و زلهێزەکانی دیکەش هەمویان تەبەنیان کرد ئێمە دەبێ ئەو حەقیقەتە بزانین کە پێمانەوە دراوە لەلایەنی زلهێزانەوە پێمانەوە دراوە بەڵام دواییش میلەتانی دراوسێ دەوڵەتانی دراوسێش ئەویان تەبەنی کردووە ئێمە لەگەڵ ئەوەداین کە نەتەوەی کورد کە ئێستا بەلای کەمەوە ژمارەی نەتەوەی کورد 40 ملیۆن دەبێ ئەگە زیاتریش نەبێ بە بۆ چوونی من پێی ڕای شارەزایان گەورەترین نەتەوەی لە دنیادا لە مافی ڕەوای خۆی بێبەش کراوە خۆی پەروەردگار کە دەفەرمێ وەجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا کردومانن بە چەند گەلێک و چەند تیرەیەک تاکو پێک ئاشنا بن پێکەوە هاوکار بن کەواتە چەندە عەرەب و تورک و فارس نەتەوەن ئەوەندەش کورد نەتەوەیە هەر مافێک ئەو هەیەتی ئێمەش هەمانە بەڵام کە لە مافەکەمان بێبەشکران پێویستە ئەو مافەی خۆمان بزانین و بە دواشی دابچین و هەوڵیشی بۆ بدەین بۆ دەسەبەرکردنی پرسیاری دووەم ئەمە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە بەغدا بەر لەوەی خۆمان قسەی لێ بکەین لەوێەوە هەم ناوی کەسی یەکەمی حیزب گوتویان ئێمە لەگەڵ ناوی ئەمیر مامەڵە ناکەین نەک ئێستا چەند ساڵێک لەمەوە پێشیش بەڵکو گوتویانە دەبێت ڕئیس الحیزب بێ واتە سەرۆک بەنسبەت ئاڵاشەوە گوتویانە ئێمە نابێ هیچ وشەیەک لە هیچ لایەنیکی سیاسیەوە بەکار بهێندرێت کە مزادەی دینداری تێدا بێ لەبەرەوە ئێمە ئاڵاکەمان ڕەنگەکەی دەهێڵینەوە بۆی کە لەگەڵ ئەو یاسای کۆمیسیۆنی باڵا تێک نەگیرین بەڵام لە جیاتی وشەی تەوحید ئێمە ڕەمز و هێمایەکدا دەنێن کە هەمان مانا بگەێنێ ئەوەیان لەگەڵ ڕێزم بۆ چوونی جەنابەت وان نییە بەڵام جارێەوە زوڵم لەکوێ زیاتر بێ ڕخنە بۆوێ زیاتر دەچێت ئەگەر نەخێر ئێمە لە ڕووی خۆشیاندا بە یەکێتی نیشتیمانیمان گوتووە بە قیادەی پارتیشمان گوتووە و ئێستا کە گۆڕانیش لە نێو حکوومەتدا بەوانیشمان گوتووە پێیان دەڵێین کە ئەم وڵاتە هی هەمولایەکە هیچ چەند کەسێک نییە هی کەمینەیەکی ملیارلێر نییە لەسەر حیسابی زۆرینەیەکی ڕەشوڕوت حکم ڕانی بکە بەڵام چێ دەسەڵاتی زیاترە و چێ قەڵەباڵغی زیاتری هەیە بە هەر هۆکارێک بەو قەڵەباڵغی کە دروست بووە و چێ زیاتر بە ناوی هەرێمەوە حکم دەکا بێگومان و چێ زیاتر وارداتی ئەم وڵاتەی بەدەستە ئەوە دیارە ڕەخنەکان زیاتر ڕوولەو دەکەن ئەگەر نانەخێر ئێمە زۆر جار گوتومانە و ڕەنگە یەکێتی نیشتیمانی لەو بارەوە گلەیشیان لێ کردوین گوتوانێ هەروەکو یەکمان گوتمان لە هێندێک ڕۆوەکو یەکن پێکەوە وڵاتەتان ئیدارەداوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بەڵام لە هێندێک شتدا یەکێتی نیشتیمانی کراوەترە ئەوە خاڵەکە بۆی حساب دەکرێت لە هێندێک شتدا یەکێتی چاوی بەخۆی داجێڕاوەتەوە بۆی حساب دەکرێت لە شتێکی دەکەدا پارتی باشتر بێ بۆی حساب دەکرێت بەڵام بێگومان هەردووچیان بەرپرسیارن لە بەرامبەر ئەم دۆخەدا کە ئێستا ئەم هەرێمە پێی گەیشتووە و لە مامەڵەیان لەگەڵ بەغدادا کە ئێستا ئێمە تووشی چەقبەز بووین لەگەڵ بەغدادا و ئومێدم وایە ئەو چەقبەزە زوو کۆتایی پێبێ و چیدی خەڵکی هەرێمی کوردستان بە 4 مانگ جارێ موچەیەک وەرنەگرن ئێوەش دەستان خۆش بێ هەموو لایەکتان بەخێر بێن